دەنگۆی پێدانی سێ موچە بەیەکەوە بۆ مامۆستایانی گرێبەست ڕەت ئەکرێتەوە. دیارە لە دوێنێوە دەنگۆیەک بڵاو کراوەتەوە لەلایەن هەندێک میدیا و بەشێک لە سۆشیال میدیاکانیش دڵی مامۆستایانی گرێبەستیان خۆش کرد. مامۆستایانی گرێبەست مامۆستایانی وانەبێژی پێشوون. دڵیان خۆش کردوون بەوەی کە لەگەڵ موچەی مانجیدا ئەوان سێ موچە وەرەگرن. موچەی مانجی حەوت و هەشت و هەروەها دەش. 1964 بە دوواداچوونی بۆ ئەم بابەتە کرد. ئاخۆ ڕاستە لەگەڵ موچەی مانجی دە سێ موچە بێکەوە وەرەگرن. نوێنەری مامۆستایانی گرێبەست ئەوەی ڕەت کردەوە کە بە هیچ شێوەیەک پلانێکی وا لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە نییە کە سێ موچە ئەمجارە بەیەکەوە بداتە مامۆستایانی گرێبەست. ئاماژەی بەوە کرد لە مانجی حەوتی ئەم ساڵەوە تاکو مانجی ئێستا کە مانجی دوانزەیە تەنیا یەک موچە دراوەتە مامۆستایانی گرێبەست، ئەویش تەنها 400,000 دینار بووە. نوێنەرەکەی مامۆستایانی گرێبەست وتی ئێمە تاکو ڕۆژی شەمە چاوەڕێ ئەەکەین بزانین لەگەڵ دابشکردنی موچە بە تایبەتش لەگەڵ وەزارەتی بەروەردا ئاخۆ تەنیا موچەی مانجیدا بە مامۆستایانی گرێبەست ئەدرێ یاخودنا. وتی تا ئەو کاتە خۆمان ئەگرین دەنا هەڵوێستمان ئەبێ. هەرچەندە هەڵوێستەکەی خۆی ڕوون نەکردەوە، بەڵام وتی هەڵوێستمان ئەبێ و قبوڵی ئەوە ناکەین کە دەنگۆیەک بڵاو بکرێتەوە کە سێ موچە بەیەکەوە ئەدرێ و لە کاتێکیشدا هیچ بڕگارێک لە ئەنجومەنی وەزیرانەوە نەبێ کە سێ موچە بەیەکەوە بدرێتە مامۆستایانی گرێبەست. لە 1964 تەواوی ئەو زانیاریانە لە هەواڵێک بڵاو کراوەتەوە، ئێوەش ئەتوانن بیخوێنەوە.